ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 25 تەشرین یەکەمی 2024تان پێشکەش دەکەین. کۆما جڤاکێ کوردستان کەجەکە لە ڕاگەاندراوێکدا دەڵێت لایەنی چارەسەری دموکراتیکی کێشەی کورد ڕێبەراپۆیە و ئاشتی لا تورکیاش با قبولکردنی ڕێبەراپۆ وەک لایەن دەکرێت. ئێمە وەک تەفگەر لەو بڕوایەداین کە دیموکراتی بوونی تورکیا بە چارەسەری دموکراتی کێشەی کوردەوە بەسراوەتەوە و چارەسەری کێشەی کوردیش بە دیموکراتی بوونی تورکیاوە بەسراوەتەوە و چەندین جار ئەم هەڵوێستەمان نیشانداوە. لە ڕاگەیاندراوەکەی کەجەکەدا هاتووە ڕێبەراپۆ باڕوونی دیاری کرد کە بەرپرسیارەتی مێژووی خۆی جێبەجێ دەکات و ڕایشیگەیان کە ئەگەر هەلومەرجەکان دابین بکرێن ئەو ڕۆڵی خۆی لا چارەسەری سیاسی دموکراتی کێشەی کورد دەگێڕێت. دەبێت ئەم هەڵویستە لەلایەن هەموو کەسێکەوە باش تێبگەێنرێت. ئەوانەی کە بۆ ئاشتی و چارەسەری کێشەکە هەڵویست دەردەبڕن بانگەواز دەکەن و پشتگیری دەکەن دەبێت نزیکبوونەوەی پێویست بۆ ئەم هەڵویستەی ڕێبەراپۆ نیشان بدەن. بۆ ئەمەش پێش هەر شتێک دەبێت هەلومەرجی تەندروستی ئاسایش و کار دابین بکرێت. هەتا ئەم هەلومەرجانە دابین نەکرێن و لەگەڵ ڕێبەراپۆ هەلومەرجی دیالۆگ و دانوستانی خێرا دروست نەکرێت ڕاست نییە کە چاوەڕێ بکرێت ڕێبەراپۆ ڕۆڵی خۆی بگێڕێت. لابارەی هێرشەکەی ئەنقەرەوە کەجەکە دەڵێت دەوترێت کە چالاکیەکەی ئەنقەرە چالاکیەکە کە لە ئەنقەرە ئەنجامدراوە لە لایەن تەفگەرەکەمانەوە کراوە. ئەگەر ئەم چالاکیە لە لایەن هێزەکانی ئێمەوە کرابێت هەپەکە ڕاگەیاندنی پێویست دەدات. بەڵام وەک دەیانەوێت وانیشان بدرێت با دڵنیاییەوە هیچ پەیوەندیەکی ئەم چالاکیە با پرۆسەی پێشکەوتنەوە نییە. لە لایەن ڕێکخراوی داکۆکەوە لە سکۆتلەند بە مەراسمێک یادی تێرۆرکردنی مامۆستا و چالاکوانی بواری ژنان جیهانتەها کە بەدەستی پەدەکە تێرۆرکرابوو کرایەوە و سەرنجخرایە سەر پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و شێوازی تێرۆرکردنی جیهانتەها لە ماڵی کوردان لە شاری ئێدنبری سکاتلند با دەست پێشخەری ڕێکخراوی دابکۆک بۆ ماف و ئازادی لە یەکەمین ساڵیدا مەراسمێک بۆ بەویرهێنانەوەی جیهانتەها مامۆستا و چالاکوانی بواری مافەکانی ژنان ڕێکخرا. لە مەراسمەکە عومەر ساڵح سەرۆکی ئەنجومەنی شاری نیوکاسل و گلاسکۆی ڕێکخراوی داکۆک لە وتەیەکدا تشکی خستە سەر بارودۆخی ئێستای کورد و پرسە گەرمەکانی ڕۆژ لە ناویاندا پرسی ئاشتی لە باکووری کوردستان و لە درێژەی قسەکانیشدا باسی چۆنیەتی شەیدکردنی مامۆستا جیهانی کرد و ئاماژەی بافشار و ستەمەکانی پەدەکە لە سنوورەکەی کرد. هەروەها وتاری خانەوادەی شەهید مامۆستا جیهانتەها لەلایەن سادر سەلیم ئەندامی ڕێکخراوی داکۆک خوێندرایەوە و چەندین راپۆرتی پارێزەرانی شەهید لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەلایەن دڵدار لوقمانیش خوێندرایەوە. لە پاریسی پایتەختی فەڕەنسا گەنجانی کورد چالاکی نافەرمانی مەدەنیان ئەنجامدا. گەنجان دیداری عومەر وەجەلان پەرلەمانتاری دەم پارتیان لەگەڵ ڕێبەراپۆ پیرۆز کرد و داوای ئازادی جەستەیی ڕێبەراپۆیان کرد. لە بەیاننامەیەکدا کە لە چالاکیەکەدا خوێندرایەوە ئاماژە بەوە کرا کە گۆشەگیری ڕێبەراپۆ هێشتا نەشکێنراوە. ئێمە بە هیچ شێوەیەک مێدانەکان بەجێ ناهێڵین هەتا ئەو کاتەی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ مسوگر دەبێت. لە کۆتایی چالاکیەکەیاندا گەنجان بانگەوازی بەشدار بوونیان لا ڕێپێوان و گربوونەوەی گەورەی کۆن کرد کە لە 16 تشرینی دووەم بۆ ئازادی ڕێبەراپۆ بەڕێوە دەچێت. شەوی ڕابردوو هێرش کرایە سەر بارەگای دەم پارتی لە ئەنکەرا و زیانێکی زۆر بە بارەگاکە کەوتووە و لەو بارەوە ئایشە گوڵدۆغان وتەبێژی دەم پارتی ڕایگەاندووە ئەو ئەقلیەتە هەژارە کە هەوڵی ئیستیفزازکردن دەدات و ئەو جۆرە کارانە نامەنوەستێنێت. شەوی ڕابردوو هێرش کرایە سەر بارەگای دەم پارتی لە ئەنقەرە و زیانێکی زۆر بارگەکە کەوتووە.
پێی زانیاریەکان شەوی ڕابردوو لە سنووری جەزیرەی بۆتان دوو تەقینەوە ڕوویداوە و لە زۆرینەی ناوچەکانی سنوورەکەەوە دەنگەکەی بیسراوە و تا ئێستا زیانەکانی نەزانراوە. تەقینەوەکان لە گەڕەکی جوودی لە ناوچەی جەزیرەی شەرناخی باکووری کوردستان ڕوویداوە و زانراوە. دوای تەقینەوەکان دووکەڵ لە بنکەی تەندروستی کۆن بەرز بووەتەوە و تیمی تەندروستی و هێزی سەربازی دەوڵەتی تورک ڕەوانەی ناوچەکە کراوە. تا ئێستا زیانی تەقینەوەکان نەزانراوە. لە ئێستادا دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی چەند ناوچەیەکی شنگال دەکات و لە ئاسمانی دێرک و شنگال دەنگی فڕۆکە دەبیسرێت. دەوڵەتی داگیرکەری تورک باچڕی بردومانی باشوور و ڕۆژاوای کوردستان دەکات و هەروەها بردومانی چەند ناوچەیەکی سنووری شنگال دەکات. چەند جارێک باچڕی بردومانی هەریەکە لە ئامودو لە چیای شنگال و جنمیران و کۆڕاسمۆقیە و گردی حەیەلای و ناوچەی دەرچوون لە شنگال کراوە و تا ئێستا زیانەکانی بردومانەکان نەزانراوە. هەروەها لە ئاسمانی شنگال و دیرەکەی ڕۆژاوای کوردستان دەنگی فڕۆکە هێشتا دەبیسرێت. پەڕێوبەرایەتی گشتی دژە تێرۆری سلێمانی لەبارەی ئەنجامدانی چالاکیەکیان لەگەڵ دەستگای دژە تێرۆری عێراق و دەستگیرکردنی چەتەیەکی داعش لە سنووری شارەدەی حەویجەی سەربا کەرکووک ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان پاش دەستگیرکردنی ڕاستەوخۆ چەتەکە ڕادەستی یاسا کراوە با مەبەستی گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەری. پەڕێوبەرایەتی گشتی دژە تێرۆر ئاماژەی بەوش کردووە با هاوبەشی لەگەڵ هاوپەیمانە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانیان بەردەوام دەبن لە ئەنجامدانی ئۆپراسیۆنەکان با مەبەستی کۆتایی هێنان با پاشماوە و شانە نووسوەکانی چەتەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان و عێراق. خەڵکی کامپی پەنابەرانی مەخمور با ڕێپێوانێکی جەماوەری هێرشە فاشیستیەکانی دەوڵەتی تورکیان لەسەر هەرێمەکانی پاراستنی میدیا شنگال و ڕۆژاوای کوردستان شەرمەزار کرد و جەختیان کردەوە دەوڵەتی تورک شکستی خۆی لەم قۆناغەدا بە هێرشکردنە سەرخاکی کوردستان دەشارێتەوە. ڕێپێوانە جەماوەریەکەی مەخمور لە بەردەم ناوەندی خانەوادەی شەهیدانی مەخمور بە ئامادەبوونی خەڵک و خوێندکاران دەستی پێکرد و لە بەردەم بینایی نەتەوەی گرتوەکان وەستا و بەشداربووان پاشان ڕاگەاندراوی خوێندەوە و دواتریش فلیز بۆداک هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخمور وتارێکی پێشکەش کرد و وتی هەموو دیکتاتۆرەکانی جیهان لە قۆناغی شکستیاندا هێرشی وا دڕندانە ئەنجام دەدەن و هێرشەکان دەری دەخات کە دەوڵەتی تورک و هاوکارەکەی پەدەکات لە بەردەم شکستدان. داوا لە دامەزراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە لە بەرامبەر هێرشەکانی سەر منداڵانی کورد بێدەنگ نەبن. آنگو دما ایریش لسر کردستان به لسبر برجواندی هر کسی اکو هر کس لبرانبری ویا بدن دمینه مروای اخلاق وجدان پیوان تجبیر کرن جبر ویا که ان ویاد میجن هزا روجاوای کردستانه هزا گلی کرد هیکو لبرانبری همو ایریشن هزن داگیر کرد لبر خواب ده تکوشین اکو ایرو ده مشاندن نتیای کردستانه دوی آسته ده بر خودان هره براپو دوی آسته ده گلی کرد بوان چالکیان گلی کرد بوان ایریشن کلسر گلی کرد تپیکانین گاب پاجده ناوه دعاوتن لبرانبری همو ایریشن تپیکانین چالکی انگل و گریلا به هم را بوینا یک و هزا داگیر کرد واله دردخه لالیه که بانگ آشتیه لالیه که بانگ چاره سریه دیگرن آلیه دیجی به ایریشن خواه هری هوانه لسر گلی کردته جبروه که حتی کوره برا پو نبجم مذاکره هیا حتی کوره برا پو جاریه پارزنم خواه محاطب نگرتن و بیواجو دست بکرن حتی کو ایریشن لسر کردستان دل بکانین حتی کو گلی کرد بروش لسر مال وانده تگرتن و تخستن از زندانه تک کس نکاره بحثا تو بیواجو. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی چەند ڕۆژە باچڕی لەسەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە و تەنها شەوی ڕابردوو بە لایەنی کەمەوە 21 ناوچەی بردومان و تۆپباران کردووە. باهۆیەوە زیانی زۆر بەر کێڵگەنەوتیەکان کۆگاکانی گەنم و ناوچە نیشتە جێبووەکان گەیشتووە و تا ئێستاش زیانە گیانیەکان نەزاندراوە. بە پێی سەرچاوە هەرێمیەکان دەوڵەتی تورک لە 24 کاتژمێری ڕابردوو زیاد لە 21 ناوچەی جیاوازی لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا
سووریا بردومان کردووە و هەروەها بە پێی زانیاریەکان ژمارەی بردومان و تۆپبارانەکان زۆر زیاترن لەوەی کە تا ئێستا خراوەتە ڕوو بەشێک لە بردومان و تۆپبارانەکان بەم شێوەیە ئەنجومەنی سەربازی منبەج ڕایگەیاندووە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی گوندەکانی دەندەنیە عەرەب حەسان ئەوندادا توخار مەشرەفت بوێر و سەیادەی لە باکووری ڕۆژاوای کانتۆنی منبەجی تۆپباران کردو لە هەمان کاتدا بە 30 گول لە هاوەن و تۆپبارانی گوندەکانی قەرتۆیران و کاولکێ و حوتەی کردووە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی تۆپبارانی گوندی مشێرفێ و کۆگای گەنمی گوندەکە لە ڕۆژهەڵاتی شارۆچکەی ئەین ئیسای کردووە و هەروەها چەند جارێک گوندی تەلسۆسەن و دەوروبەری کەمپی سەردەم لە کانتۆنی عەفرین و شەهبای تۆپباران کردو بە پێی زانیاریەکان دوو هاوڵاتی مەدەنی بردومان بوون. لالایەکی تریشەوە دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی گوندەکانی قزلی قەرفەلی ئۆمحەویش غەربەت عەلوش و عەریدە و کۆرحەسەن لە سنووری ئەین ئیسا و گرێسپی کردووە تۆپبارانی دەوروبەری کامپی سەردەم لە کە کۆچبەرانی عەفرینی تێدا نیشتەجێن لە گوندی تەلسوسەن سەربا کانتۆنی عەفرین شەهباش کراوە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی بافرۆکەی جەنگی و بێفرۆکەوانی چەکەڵگر دەوروبەری کێڵگەی نەوتی ئۆدا لە سنووری تربەسپیان بردومان کردو زیانی زۆر بەروێزگەکە کەوتووە و ئەمە لە کاتێکدایە کە لە دوێنەوە 9 جار بردومانی وێستگەکە دەکات ئامارەکانی تۆپبارانەکانی دوێنێ شەو چۆن بووە لەلایەکی تریشەوە هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە دەوڵەتی تورک و چەتەکانی هێرشیان کردوتە سەر 42 ناوەندی خزمەتگوزاری و کێڵگەی سوتەمەنی و ناوچەی نیشتەجێبوون و باهۆشیەوە 12 هاوڵاتی مەدەنی شەهید و 25 کەسی دیکەش بریندار بوون. لە دژی هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا 34 لایەنی سیاسی بانگەوازیان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کۆتایی با هێرشەکانی دەوڵەتی تورک بهێن و ڕایشیانگەیان دەوڵەتی تورک دەیەوێت با ڕێگەی سەربازی کێشەکانی چارەسەر بکات 34 حیزب و لایەنی سیاسی لەبارەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لەسەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە و لە بەیاننامەکەیاندا بانگەوازی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هێزە جیهانیەکان دەکەن کە ئەرکی خۆیان جێبەجێ بکەن و کۆتایی با هێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر ناوچەکە بهێنن ئەو حیزب و لایەنە سیاسیانە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوەندا خزمەتگوزاری و وێستگەکانی سوتەمەنی و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنیان شەرمەزار کرد و باسییان لەوە کرد ئامانج لەو هێرشانە بۆ تێکدانی پرۆژەی ئیدارەی خۆبەڕێوەبەری و کۆچبەرکردنی دانیشتوانی ناوچەکەیە هەروەها دووپاتیان کردەوە کە دەوڵەتی داگیرکەری تورک لەسەر گەلانی بندەست خۆی بنیات ناوە و هەمیشە لە هەوڵی قڕکردنی گەلانی ناوچەکەیە بەم شێوەیە دەیەوێت کێشە ناوخۆیەکانی بگوازێتەوە بۆ دەرەوە هەروەها لە بەیاننامەکەیاندا ئاماژیان بەوەش کردووە دەوڵەتی تورک هەوڵ دەدات بە ڕێبازی سەربازی نەک بە ڕێبازی دیموکراتیکی ئاشتیانە کێشە ناوخۆیەکانی چارەسەر بکات. وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند وڵاتەکەمان هێرش دەکاتە سەر ئێران بۆ ئەوەی جیهان لەوە تێبگات پرۆسەی ئامادەکاری هێرشەکەمان چۆن بووە. یۆاف گالاند وەزیری بەرگری ئیسرائیل سەبارەت بە هێرشەکان بۆ سەر ئێران ڕایگەیاند هەر کەسێک هەوڵی زیانگەیاندن بە ئیسرائیل بدات زیانی پێدەگات و ئەمەش بەسەر ئێراندا دێت. ئاماژەی بەوەش کردووە گالاند وڵاتەکەمان هێرش دەکاتە سەر ئێران بۆ ئەوەی جیهان ببورن ئاماژەی بەوەش کردووە وڵاتەکەمان هێرش دەکاتە سەر ئێران بۆ ئەوەی جیهان لەوە تێبگات پرۆسەی ئامادەکاری هێرشەکانمان چۆن بووە. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.